مەبەستم لەو سەرکردانەیە کە خەڵکی چەکی هەڵەگرێت، مەبەستم لەو دەسەڵاتدارانەیە کە خەڵکی شانازی پێواکەن، مەبەستم ئەو سەرکردانەیە کە وێنەکانیان هەڵواسراوە، مەبەستم ئەو حیزبانەیە کە خەڵکی دەنجیان پێدەن کە لە نێو پەرلەمانەکان دانیشتوازان ئەمانە بڕیار بەدەستن، تەنها بڕیارت ئەوەیە کە چەند لە سندوقی نەقدی دووەلی قەرز بکەین یان لە بانکی دووەلی یان لە بانکە ناوخۆیەکان قەرز بکەین، هەموو شتێک ئامانجە پێکن، هەڵاوسان، داڕمانی ئابووری، داڕمانی ئەخلاقی، هیچی تر نا. چێ هەڵەبژێرە ئەبێ بێتە سەر ئەم سیستەمە لەژێر ئەم سیستەمە ئیش بکات، کامت پێ پیاوە، کامت پێ بەغیرەتە، کامت پێ نیشتیمان پەروەرە، پێت ئاین پەروەرە، چێ هەڵەبژێر ئەبێ ئەم فایلی قەرزانە بەو ڕێوشونانە بداتەوە، زیادکردنی داهات، زیادکردنی دەستکاریکردنی داهاتە نائاساییەکان کە باس نائاساییەکان کە قەرزی ناوخۆ قەرزی دەرەوە چاپکردنی دراوەکانە، ئەمە بەرنامەیە بۆ هەموو وڵاتە دانراوە. بەڵام یەک شتێ با پێتا بڵێم ئاخر وشەم با لەو کتێبەش لە قسەتان بۆ بکەم، ئەگەر بێت و ئێمەی مرۆڤ وەکو هاوڵاتی هۆشیار بین، هیچ کەسەی دەرەقەتی ئێمە نایە، تەنها پەروەردگار نەبێتن لەسەری هەموو شتێکە. بەڵام بەس ئەم قسانە بکەم بۆ ڕەشببینی نیە، بۆ هۆشیارکردنەوەیە. ئەگەر بێت و ئێمە هەموو هۆشیار بین، هەرچی کۆمپانیا و بانک هەیە، هەرچی دەسەڵات هەیە، هەرچی وەزارەتی دیفاع هەیە، هەرچی تۆپ و جبەخانە هەیە، دەرەقەتمان نایە. بەڵام بە شەرتێک ئێمە بەخۆ بینەوە دوژمنی ڕئیسی خۆمان بناسین و سەرچاوەی کێشەکان بزانین لە چێوە دێتن و ئەم کتێبەش بە هەمان شێوە نووسیوێتی. سەیرک ئەڵێ ویلایەتە یەکگرتووەکان واتە ئەمریکا خاوەنی سوپایەکی ئەوەندە بەهێزە کە دەتوانێت لە مەیدانی شەڕدا هەر وڵاتێک یان کۆمەڵا وڵاتێک شکست بدات. ئەمە واقعە. لەگەڵ ئەوەشدا مێژووی ئەو ماوەیە ئەوە نیشان دەدات هەرچەندە هێزی سەربازی و سیاسی و ئابووری بەتوانە بێت، ناتوانێت چۆک بەویستی هاوڵاتیانی هیچ وڵاتێکدا بدات. سەرڕای ئەم سوپایە چەندە بەهێز بێت لە ڕووی سەربازی و ئابووری و سیاسیەوە، بەڵام لە بەرامبەر هاوڵاتیاندا ئەگەر بێت و شۆڕش بکەن و بەرەنگاریان ببنەوە، ئەڵێ ئەم سەدەیە نیشانی دا کە هیچ شتێک ناتوانێت بەرەنگاری هاوڵاتیان بێتەوە ئەگەر بێت و هاوڵاتیان کۆک بن و یەک بن. باشە بەویستی هیچ وڵاتێکدا بڕوخاندنی هەر حکومەتێکی دەرەچی لە کۆتاییدا بە نزیکەیی هەمیشە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی وڵاتە دەستێ وەردراوەکە و ویلایەتە یەکگرتووەکان خۆشی جیرۆدەی دەرد و ڕەنج و نەهامەتی بن. ئەمەتان بۆ تەفسیرەکەم. فلیپینی داگیر کرد، ئەمریکا هەر بە شکستی خۆی تەواو بوو. ڤێتنامی داگیر کرد، هەر بە شکستی خۆی تەواو بوو، قەرزێکی زۆری کەوتە سەرێ. ئەفغانستانی داگیر کرد، گورزێکی وایان لێدا کە بە 3 تریلیۆن تەنها زیانی بەرکەوت. عێراقی داگیر کرد 8 تریلیۆن 9 تریلیۆنی هاتە سەرێ. یعنی بە شەڕی عێراق و سووریا و ئەفغانستان لە ساڵی 2021 هەتا 2018 کە ئێستاش بەردەوامە، بەڵام تا ئەوە شەڕەکان لە گرمێ شەڕەکاندا بوون، 12 تریلیۆن دۆلار زیان بەر ئەمریکا کەوتووە. جا فەقری حاڵانەی کە ئەڵێن کە ئەمان دەستکردی خۆیان بوون، بڕاستی لە ئابووری بزان قەدەم قسەی ناکەن، چونکە زیانەکانی ئابووری و قوربانیەکانی سەربازەکانی ئەمریکی ئەومان پێڵێ کە ئەمریکا چۆن لە فلیپین و لە ڤێتنام شکستی هێنا، بەماشەوە لە ئەفغانستان شکستی هێنا، ئەوە لە ئەفغانستانە کێشێتەوە، لە سووریا کێشاوە، لە عێراق کێشایەوە، تەنها سەربازێکی کەمی لێدا ناون، حتا لە ئەڵمانیا کێشاویتەوە. لە ئەڵمانیا 34,000 سەربازی لێبوو، لە مانجی 34 ئاگادار بوون کە سەربازەکانی لە ئەڵمانیا و لە ئەوروپا کەمی کێشاوە. لە کۆی 34,000 سەربازی ئەمریکی لە ئەڵمانیایە 9,000 هێشتەوە، 25,000 کێشاوە، بەس بۆی کە مەسرفەکانی کەم کاتەوە، چونکە مەسرفێکی زۆری لەسەر کەوت لە ئەفغانستان و عێراق و سووریایە. بۆیشە ئەم کابرایش ئەڵێت ئەگەر بێت و میلەت یەک بن و کۆک بن، ئەم سەدەیە نیشانیدا کە هیچ شتێک ناتوانێت بەرەنگاری میلەت بێتەوە ئەگەر میلەت یەکگرتوو بێتن و بەرەنگاریان بێتەوە، لەبەرەوەی کە ئەمریکا جگە لە زیانی زۆر و قەرزێکی زۆر هیچی تری قازاز نەکردووە. ئەگەر بە ملیاری چەند دەستکەوت بێت وەکو حکوومەت، بەڵام بە تریلیۆنی زیان بەرکەوتووە، بەڵام چەند کۆمپانیایەک وەکو کۆمپانیایەکان کە تازە ناوم هێنان، هالیبۆرتۆن و بۆینگ و KBR و ئەو کۆمپانیانە قازان زیان کردووە، بەڵام وەکو حکوومەتەکان هەموو زیانیان بەرکەوتووە و بە تایبەتی ئەمریکا لەم شەڕانە زیانی زۆر بەرکەوتووە.